هەر دیاردەیەک کە مرۆڤ پەیزانیەوە ڕوبەڕووی بووەتەوە، چەند ڕەهەندیە و پێویستە ڕەهەندە جیاوازەکان لە کۆتاییدا وێنایەکی گشتی و ڕوون لە دیاردەکە پێک بهێنن. کوردستان پێکهاتەیەکی جۆگرافی مرۆڤیە و دەروونناسی ئەو لقە لە زانستە کە ئەرکی خوێندنەوەی ڕەهەندی دەرونی کۆمەڵایەتی و کارلێکی لەگەڵ ڕەهەندەکانی تردا لە ئەستۆیە. لەم پۆلەدا هەوڵ دەدرێت بابەتەکانی کۆمەڵگای کوردستان لە ڕوانگەی جیاوازەوە بخوێندرێنەوە کە تەوەرەکانی بریتی دەبێت لە یەکەم دەروونناسی وەکو لقێکی زانستە مرۆڤیەکان، دووهەم کوردستان دیاردەیەکی دەرونی کۆمەڵایەتی، سێهەم دەروونناسی چۆن کوردستان دەکاتە مژاری لێکۆڵینەوە، چوارەم دەروونناسی تایبەت بە کوردستان.